الله أكبر 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 كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. الحمد لله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن سيدنا وحبيبنا محمدًا عبد الله ورسوله أرسله الله هاديًا ومبشرًا ونذيرًا وداعيًا إلى الله بإذنه وسراجًا منيرًا. اللهم صل وسلم وزد وبارك وتكرم على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة ذكره ومخافته، فإن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لەم بەرە بەیانە پیرۆزەدا جەژنی قوربان پیرۆز دەکەم لە خۆم، لە ئێوەی دانیشتوان و ئامادەبوانی مزگەوتی ڕێگای بەهەشت، لە هەموو کوردستانیانی خۆشەویست، لە هەموو ئیماندارێک لە هەر شوێنێکی ئەم سەر زەویەدا بێ. یا ڕەبی جەژنێکی پڕ خێر و بەرەکەت بێ بۆ هەموو لایەکمان. خوای پەروەردگار لەگەڵ هاتنی جەژنی قورباندا ئیمانمان زیادکە، لە گوناهەکانمان ببورێ، برایەتی و خۆشەویستی نێوانمان پەرە پێ بدا. خوای گەورە بەرەکەت و ڕەحمەتی خۆی بەسەر ئێمە و خاو خێزانمان، وڵات و نیشتیمانمان، سەرجەم ئیماندارانی ئومەتی محەممەدا صلی الله عليه وسلم و مرۆڤایەتی بەگشتیدا بڕێژێ. خۆشەویستان، جەژنی قوربان لە ناوەکەی خۆیەوە دیارە، لە قوربانیکردنەوە هاتووە. وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی، دوای ئەوەی نوێژی جەژنمان کرد، هیچ کار و کردەوەیەک نییە لە لای خوا لەم ڕۆژەدا خۆشەویستتر بێ لەوەی کە ئینسان یەکسەر کاری سەربڕینی قوربانیەکەی ئەنجام بدا. هیچ کردەوەیەک نییە لەم ڕۆدا، لەم سەعاتەدا دوای چوونە دەرەوەمان لە ماڵی خوا ئەوەی کەوا بەتەمای قوربانیە هیچ کارێک نەکا قوربانیەکەی سەر ببڕێ. قوربانیەکی شەرعی و تەندروست، قوربانیەکەوە ژینگە پیس نەکەی و خواردنێکی باش خۆی و گۆشتێکی جوان و تەندروست پێشکەشی ئەو کەسانەکەی کەوا هاوکاریان پێشکەش دەکەی. هیچ خێرێک نییە ئەگەر ئینسان بە چەندین ملیۆن دینار ببەخشێ لەم ڕۆژەدا بە ئەندازەی ئەوە خێری نییە کە حیوانێکی قوربانی سەر ببڕێ. ئەم قوربانیکردنە لە قورئانی پیرۆزە دەچینە خزمەت سوڕەتی ئەلکەوثەر، 3 ئایەتە، بەڵام دەرسێکی زۆر گەورەمان دەداتێ. دەرسێک کە پێمان دەڵێ ئەی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم، ئێوە خاوەنی چ پێشەوایەکی گەورەن کە محەممەدە صلی الله عليه وسلم. پێمان دەڵێ ئەمڕۆ ئێمەی ئیمانداران لە قوربانیکردنەوە چی فێر دەبین. سوڕەتی کەوثەرە پێمان دەڵێ قوربانی لە کێ قبوڵ دەکرێ. با بچینە خزمەت قورئان کە دەفەرمێ بسم الله الرحمن الرحیم إنا أعطيناك الكوثر فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر. بناوی خوای بەخشندەی میهرەبان، خوای پەروەردگار دەفەرمێ بەڕاستی ئێمە، خوای پەروەردگار خۆی بە هەموو ئەسمای حوسنایەوە بڕیاری داوە کە ببەخشێ. ئەعطەینا بەنای عەظیم تەعظیم، خەڵاتێک ببەخشین، بەخششێک پێشکەش بکەین کە بە تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم. ئەو خەڵاتە چییە؟ الكوثر. الكوثر يعني الخير الكثير، يعني خير و بەرەکەتێکی یەکجار زۆر. خوای گەورە لەبەر ئەو هەموو خێر و خەڵاتی کە بەسەر محەممەدی مستەفایە کردووە صلی الله عليه وسلم دیاری نەکردووە چی و چییە. ئەوەندە زۆرن لە کۆتایی نەهاتوون، يعني الخير الكثير الكوثر. گەورەترین خەڵاتی خوای پەروەردگار بریتیە لە پێغەمبەرایەتی. هەموو پێغەمبەران هەڵبژێردراوی خوان، بەڵام محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم صەفوەت و صەفوە، پاڵفتەی پاڵفتانە، سەرۆکی هەموو پێغەمبەرانە، لە لوتکەی پێغەمبەرایەتیدایە.
خوای پەروەردگار دەفەرمێ پێمان خەڵات کردووی قورئانی پیرۆز کە بەهۆی ئەم قورئانەوە هەمیشە ناوی محەممەد صلی الله عليه وسلم بەرزە شەو و ڕۆژ قورئان دەخوێندرێتەوە و لەگەڵ هەموویە باسی ژیانی پێغەمبەری خوا دەکرێت صلی الله عليه وسلم لە شایەتمانە ئەی محەممەد خوا ناوی تۆی بەرز کردوتەوە لەگەڵ ئەشهەد ئەن لا إله إلا الله دەوترێەوە ئەشهەد ئەن محەممەدا رەسوول الله ئەی خۆشەویستی خوا خەڵاتی خوا بەسەر تۆوە یەکجار زۆرە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چەند ڕیوایەتە باسی خۆی کردووە وەکو لە صحیحی بوخاریدا بە ژمارە فەرموودەی لە صحیحی بوخاریدا هاتووە بە ژمارە فەرموودەی 335 کە دەفەرمێ 5 شت بە من بەخشراوە بە هیچ پێغەمبەرێکی پێش من نەبەخشراوە یەکەمیان ئەوەیە سام و هەیبەتم لە دڵی دوژمنە ئەوەندە زۆرە مانگڕەیەک لێم دوورە بە ناوی محەممەد دەلەرزن دووەمیان فەرمووی خوای پەروەردگار هەموو سەرزەوی بۆ کردووم بە مزگەوت هەموو خاکی سەرزەویش پاککەرەوەیە تەیەمومی پێ دەکەین لە جیاتی دەستنوێش لە قیامەتە شەفاعەتی پێبەخشیوم هەروەها غەنیمەت و دەستکەوتی جەنگ بۆ محەممەد صلی الله عليه وسلم جگە لە هەموو پێغەمبەران حەڵاڵ کراوە هەموو پێغەمبەرێک بۆ قەومێکی تایبەت نێردراوە وبعثت إلى الناس عامة بەڵام من بۆ هەموو مرۆڤایەتی نێردراوم ڕەحمەتم دەبێ هەموو ئینسانیەت بگرێتەوە نەک قەوم و قەبیلەیەک و هۆزێک و کاتێکی دیاری کراو تەنانەت ئەوانەی کە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەخشراون و بە هیچ پێغەمبەرێکی تر نەبەخشراون لە فتح الباریدا لە مجلدی یەکە لە لاپەڕەی 569 دا شێخی ابن حەجەر ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ئەبوو سەعیدی نیسابوری کتێبێکی هەیە بە ناوی شەرەف المستەفا 8 مجلدە 60 خەسڵەت و تایبەتمەندی محەممەدی هێناوە صلی الله عليه وسلم کە ئەوە تایبەتە بە پێغەمبەری خوا و هیچ پێغەمبەرێکی کە پێی نەبەخشراوە 60 تایبەتمەندی شێخی نیسابوری هێناوە کە 1010 ساڵ لەمەوە پێش کۆچی دوایی کردووە بەڵێ ئەو پێغەمبەری ئێمە لە قیامەتیشا شەفاعەتی هەیە شەفاعەتی گەورە هەر ئەو دەیکا فەرمووشێتی کەوثەر یەکێک لە خەڵاتەکانی خوا ڕووبارێکە لە بەهەشتا کە بە پێغەمبەری خوا بەخشراوە و ئیمانداران لێی دەخۆنەوە جا خوای پەروەردگار دەفەرمێ ئەی خۆشەویستم من ئەم خەڵاتانم پێبەخشیوی الكوثر يعني الخير الكثير من خاتو خدیجەی هاوسەرتم پێبەخشیوی وەکو زانایان دەفەرمون ئەم سوورەتە ئەگەم مەکی بێ ئەو کاتە پێغەمبەری خوا یەک خێزانی هەبووە ئەو پاڵپشتە ئەو خۆشەویستەتم پێ خەڵات کردووی کە خاتو خەدیجەی هاوسەرتە هەروەها سەحابەکانم بەنسیب کردووی هاوڵی چاک و دڵسۆز کە بە هەموو فیداکاریەکەوە تا کۆتا لە حەزەی ژیانیان ئەی محەممەد لە خزمەتتا بوون ئەوە خەیری کەثیرە جاخوا دەفەرمێ من کە ئەمانم بە تۆ بەخشی فەصەلی لڕەبیکە وەنحەڕ تۆش لە شکرانە بژێری خوادا دووشت بکە یەکەمیان نوێش بکە دووەمیان قوربانی بکە إن شانئك هو الأبتر براستي بزانة أواني كنا حزيتون أم جشني قربان إعلاني پروردگارا بونا حزاني محمد صلى الله عليه وسلم أي خوشويستم أي محمد صلى الله عليه وسلم خواذ فرمي إن شانئك أواني الرقيان لتويا جاء أوانا هيان الرقيان لشخصي پیغمبر صلى الله عليه وسلم هانا وكو منافقكاني أمر الرقيا للشريعة محمد صلى الله عليه وسلم هێشتا تۆ هیچنی ئەو لەرزی هاتووەتێ و ورجی بای کردووە نەوەک ڕۆژێک لە کوردستاندا شەریعەتی ئیسلامی سەرچاوەی حکم و یاسا بێ لە وڵاتەکەدا ئەو یەکسەر لێرەوە پێ قەڵسە ئەوانە دوژمنانی محەممەد صلی الله عليه وسلم ئەوەی کەوا دوژمنی شەعیرەی ئیسلامە هەیە بە حەیاتی قوربانی ناکە ڕقی لە قوربانی کردنە گاڵتە بە مسلمانان دەکا ئەو بۆ قوربانی دەکرێ ئێستا قەیرانە ئەی خەڵک بۆ خێر ناکە ئەم هەموو ئاژەڵە بۆ سەردەبڕدرێ ئەوە تەندروست نییە ئەوە ڕقی لە ئیسلامە بەس لەم ڕێگایەوە دەری دەبڕێ هەموو پارەی دنیا بە بەلاش لە گەشتی وڵاتان سەرفکە بەلایەوە ئیسراف نییە ئەوە بۆ خەڵک بچێ بۆ عومرە خراپ بۆ خەڵک بدەچێ بۆ عومرە ئەی بۆ یارمەتی خەستەخانەی فڵان و فڵان نادەن بەڕێزان ئەوانە ئاگاداریان بن ئەوانە دوژمنانی محەممەد صلی الله عليه وسلم لە ئەمڕۆدا بەڵام ئەوانە هو الأبتر ئەوانە بێخێرن ئەوانە خوا فەرموویەتی هیچ خێرێکیان لێ چاوەڕێ مەکەن مسلمانان ئومەتی وشیار ئەوانە ئەبتەڕن ئەوانە مەقتوع البەڕەکەن ئەوانە خێر و بێریان بەخوا بۆ خۆشیان و ماڵ و منداڵیان و ئێوەی و هاوڵاتیان و نیشتیمانیانیش نابێ ئەوانە دوابڕاون
ئەوانە ئەو کەسانە بوون کە بە پێغەمبەریان دەگوت صلی الله عليه وسلم محەممەد یەک منداڵەکانی کوڕەکانی مردن دوا بڕاو بوو وەجاخ شوێر بوو خوا لە جیاتی ئەوان وەڵامی دانەوە فەرمووی ئەی محەممەد تۆ هەتا ناوت زیندووە بەڵام ئەبوو جەهل بە کوڕەکەی دەنازی عیکریمە بوو بە سەحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم سبحان الله عیکریمە لەسەر ئەبوو جەهل حساب نەکرا وەجاخی ڕۆشن نەبوو عیکریمە لەسەر بوو بە کوڕی ئیسلام عاسی کوڕی وائیل کە وەجاخ شوێری بە شوێن پێغەمبەر خست صلی الله عليه وسلم هەموو جارێ خۆشحاڵی خۆی دەردەبڕی ئەگوو محەممەد کوڕەکانی مردن تەواو بوو وەجاخی شوێر بووەوە عەمری کوڕی بوو بە پاڵەوان و فاتحی ئیسلام عەمری کوڕی عاس کوڕی ئەو بێدینە ولید کە هەموو دوژمناتی ئیسلامی دەکرد کوڕەکەی لە جەنگی بەدرا لە خزمەت پێغەمبەرا بوو صلی الله عليه وسلم ئەوانەی کە دژایەتی ئیسلام دەکەن ڕۆژێک هەر نەوەکانی خۆیان دەبنە هەڵگری پەیامی ئیسلام بەڵێ خوای پەروەردگار ئەمەی بە پێغەمبەر گوت صلی الله عليه وسلم ئەی بۆ ئێمە سوورەتی کەوثەر گەل لە نوێژەکەتا لە قورئانەکە سوورەتی کەوسەرت خوێندەوە بیر بکەوە بۆ ئێمە ئیسلام هەر کاتێک خوا ئەمانەی پێ خەڵات کردی خەڵاتی گەورەی خوال لەسەرە یەکەمیان شوێن کەوتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم دووەمیان ئەگەر کەسێک بووی لە خزمەت قورئاندا بووی سێمیان ئەگەر پیاوێک بووی و ژنی چاک و خەمڕەوێنت هەبوو لە ماڵەکەتدا ئەگەر ئافرەتێک بووی پیاوێکی بەڕێز و بە حرمەت هاوسەرت بوو خەڵاتی خوایە هاوڕێیەکی دڵسۆزت لەم زەمانەدا هەبوو پشت و پەنات بێ و ئەمانەتی دڵی خۆتی لادانی و تێڕاببینی بەخوا خەڵاتی خوایە بەسەرتەوە هەروەها دڵ و دەروونێکی فراوان چۆن پێغەمبەری خوا عالەمی بوو تۆش حەزت دەکرد هەموو خەڵکی سەرزەوی بچنە بەهەشتەوە حەزت دەکرد هەموو شوێنێکی ئەم جیهانێ بانگی ئیسلامی لێ بدرێ ئەو دڵ و دەروونە خاوێنت هەبوو دینی خوال لەلا ئاسان بوو هەموو سەرزەویت بەلاوە مزگەوت بوو هەر لە مزگەوتا خواپەرست نەبووی لە بازاڕیشا خواناز بوو چاودێری خوات بەسەرەوە بوو هەر چۆن لە مزگەوتا دەبێ پاک و پوخت بێ بەلاتەوە بوو سەر زەوی هەموو ژینگەکەی ئەمانەتی دەستی تۆیە و نابێ پیسیکەی بە هەر ناوێکەوە بێ ئەگەر ئەمانەت هەبوو لە شوکرانە بژێری خوادا براو خوشکی مسلمانم دووشت بکە یەکەمیان نوێژ بکە دووەمیان خوا فەرمووی قوربانی بکە جا قوربانی ڕەمزە بۆ هەموو چاکەیەک نوێژیش ڕەمزە بۆ هەموو عیبادەتێکی خوا و لوتکەی عیبادەتەکانە بۆ خوا بەس دووشتی باس کرد بەخوا دین هەمووی ئەوەیە دین فەصەلی لڕەبیکە وەنحەر هەموو ئیسلام لەم ئاەتەدا کۆبەوە وەکو شێخ عەبدولقادری گەیلانی ڕەحمەتی خوای لێبێ ئەو زاتە پایە پەرزە شێخی گەیلانی فەرموویەتی دین لە دوو وشەدا کۆبکەنەوە دوو وشەیە یەکەمیان صدق مع الحق دووەمیان خلق مع الخلق صدق مع الحق وخلق مع الخلق ڕازبوون لەگەڵ خوا چاکبوون لەگەڵ خەڵکی خوا لەگەڵ خوای خۆتدا ڕاست بەڕاست سوزدەی بە حەقی وەبەرە تەرکی نوێژ نەکەی دووەمیشان لەگەڵ خەڵقی خوادا چاک بە کەواتە ئەگەر ئەمانەت کرد لەگەڵ خوای خۆتدا ڕاست بووی لەگەڵ خەڵقی خوادا چاکەویست بووی ئین شانیئەکە هو الأبتر خۆشەویستم براو خوشکی مسلمان قەت لە ناحەزەکانت مەترسێ تۆ ئازیزتر نی لە پێغەمبەری خوا تۆ پاکتر نی لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەی زمانی خەڵک لە ئاستی ئەو خۆشەویستیان نەوەستا ئێستا تۆ بتەوێ بە حەیاتی غەیبەتێک نەبیستیەوە بوختانێکت بۆ نەکرێ تەشهیرێکت پێ نەکرێ مەحاڵە بەڵام تۆ لەگەڵ خوای خۆتدا ڕاست بە نوێشخوێنێکی بە حەق بە بەڵام بەداخەوە خەڵکی ئێمە جاری وایە تا هەژارە نوێشخوێنی چاکە کە دەوڵەمەند بوو تەرکی نوێژ دەکا تا فەقیرە حەزی بە خێرە کە زۆری هەبوو دەست دەگرێتەوە لە خێر ناوامە بە لە شکرانە بژێری خوادا بینی خۆت و خوا چاکە لەگەڵ خەڵقی خوادا میهرەبان و چاکەکار بە ئەو کاتە واز لە ناحەزەکانت بێنە خوا خۆی لە کۆڵت دەکاتەوە کۆڵیان پێوە هەڵمەگرە ئۆکو لە کۆڵی پێغەمبەری خوای کردنەوە صلی الله عليه وسلم تفسیری ئەمایەتە لە سوورەتی کەوثەرە دوای لە خوتبەی دووەمە إن شاء الله زیاتر درێژە پێدەدەم أقول قولي هذا وأستغفر الله العظيم لي ولكم فاستغفروه إنه هو الغفور الرحيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين الله أكبر 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 الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه فاتقوا الله عباد الله وصلوا وسلموا على من أمرتم بالصلاة والسلام عليه في قوله تعالى إن الله وملائكته يصلون على النبي
يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وسلمت على إبراهيم وعلى آل إبراهيم وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. خۆشەویستان، خی گەورە فەرمووی فەصەلی لڕەبیکە وەنحەڕ، زۆر گرنگە لڕەبیکە، ئەبێ نوێژەکەت کە وتمان خوا فەرمووی نوێژ یعنی هەموو عیبادەتەکانت تەنها و تەنها بۆ ئەڵڵا بن. وەنحەڕ، خی گەورە نەحر سەربڕینی حیوانی و حوشتر و قوربانی بەکارهێنا، واتە هەموو چاکەکان لەگەڵ خەڵکە، هەموو سوود و مەنفەعەتت بۆ خەڵک لیلا بێ، ئەبێ بەس بۆ خوا بێ. خۆ پارێزی لە ڕیا، خۆ پارێزی لەبەر چاوی کامیرا، هەر مەبەستەدەوە نەبێت تەسویر بکرێ، مەبەستەدەوە نەبێت خەڵک مەدحت بکە، منەت نەکەی بەسەر خەڵکە ئەمساڵ قوربانیەکەم کرد و بەشی ئەوەندە خەڵکەمدا و لە 100 شوێنە بڵاوی کەیتەوە. خۆ ئاگای لە نێتی ناو دڵەکانە لیلا. ئەگەر دەتەوێت بزانی قوربانیەکەت قبوڵ بووە، سەیری نێتی ناو دڵت کە بەڕێزم، ئەبێ بەس بۆ خوا بێ، خۆ یەکلاکردنەوە بۆ ئەڵڵا، بەخوا هەر عیبادەتێک هەر چاکەیەک لەگەڵ خەڵکە نێتی تەواوت بەس بۆ خوا نەبێ، ماندووبوونێکت بۆ دەمێنێتەوە ڕەنج بە خەسار دەبێ، ئینسان منافقش دەبێ. بۆیە فەرمووی فەصەلی لڕەبیکە، تەنها بۆ خوا نوێژ بکە، وەنحەڕ، تەنها لەبەر خوا قوربانی بکە، هیچ ئامانجێکی ترن نەبێ، چاوەڕێی پاداش لە هیچ کەسێک مەکە، هەمووی بسپێرە بە ذاتی پەروەردگار کە ئەڵڵا سوبحانەه وتەعالا. دووشت خۆی پەروەردگار بە یەکیەوە هێنان، نوێژ و قوربانی بۆ ئەو دوانە، یعنی نابێ نوێژ بکەی و بەڵام خێرت بۆ کەس نەبێ. هیوا هەیە نوێژکوێنێکی چاکە، بەڵام لە مزگەوتەکەیدا، لە گەڕەکەکەیدا، لە فەرمانگەکەیدا، لە شوێنی کارەکەیدا وەڵڵا مسقالە زەڕە خێری بۆ کەس نییە. خوا دووشتی بەیەکەوە هێنا، نوێژکردن ئەبێت چاکەکردنی بۆ عەبدەکانی خوا لەگەڵا بێ بە ئەندازەی ئەوەی کە خوا پێی بەخشیوی، بە ئەندازەی ئەوەی لە تواناتدایە، نابێ بێخێربی لە کۆمەڵگادا. خوای پەروەردگار نوێژ و قوربانی بەیەکەوە هێنا، یعنی ئەی نوێژ خوێن، ئەی ئەهلی مزگەوت، نابێ ئەبێ قوربانی بکەی، نابێ خەڵکی بکەی بە قوربانی، غەژ لە خەڵک بکەی، ماڵ و سەروەت و سامانی بخۆی بیکەی بە قوربانی ئیفلاسی پێ بکەی، نابێ فیتنەیی بکەی. چەند ژن و مێر لەم جەژنەدا دڵبەخەمن، چەند منداڵ سەرگەردان بوون، وەڵڵاهی ئەو ژن و مێردە بە زمانی ناحەز لە یەکی کردن بەداخەوە، چەند ماڵ لە یەک هەڵتەکە بە زمانی ناحەز چۆ بەینیانەوە. ئەگەر تۆ ئەهلی نوێژ و عیبادەتی خوابی، نابێ خەڵک بە زمانی تۆ بێتە قوربانی، نابێ هیچ ژن و مێردێک لە یەک بێ، نابێ هیچ دوو شەریکێک بە زمانی تۆ لە یەک جیا ببنەوە. ئەگەر نوێژ خوێنی ئەبێ قوربانی بکەی، نابێ خەڵکی بکەی بە قوربانی. ئەمڕۆ کۆڕۆنا هێشتا لە ناودایە، بڕاتان هەبێ حکومەت ئەمەی بە من نەوتووە، بەس بەڕاستی ئاگام لە دۆست و برادەرانە، خەستەخانەکان وا خەریکە بەداخەوە پڕ دەبنەوە. خۆشەویستان، تا بۆتان دەکرێت با بەهۆی تۆ ماڵێک نەخۆشی تێنەچێ. ئێستا لە مزگەوتا بەویستی خوای گەورە جەژنە پیرۆزەیەکی جوان و پوخت و خاوێن دەکەین، تەنانەت هیچ ضرور نییە تەوقەکردن، تکایە با لە دەرەوەی مزگەوتی شاواز لە تەوقەکردن بۆم سەردەمە بێنین. تەوقەمەکە دەست بخەسە دڵت بە دڵێکی پاک و پوختەوە، جەژنە پیرۆزەیەکی پڕ بە دڵ بکە، دواتریش ضرور نییە کۆڵان بە کۆڕان و ماڵ بە ماڵ بگەڕێینەوە. تکایە جەژنە و سەرقەبران زیندوو مەکەنەوە. بەخوا عەرزم کردن حکومەت ئەمەی بە من نەوتووە، بەس وەکو هەستی بەرپرسیارەتی لە خۆمەوە بۆ جەنابتان و خۆشم ئیلتیزامی پێوە دەکەم، ئەوەی ئەهلی گەڕەکین و مزگەوتین، ئێرە جەژنە پیرۆزەیەکی پاک و پوخت دەکەین بەیەکەوە. دواتر بە هەر کەسە یەک دوو خزم و کەسوکاری نزیکی بمێنێتەوە، ضرور نییە هەمومان بچینەوە ماڵی یەکتر و خوا نەکردە نەخۆشیەکە بە فیعلی لە ئارادایە. وا خەستەخانەکان پڕ بوون، وا ڕۆژانە 7 کەس و 10 کەسمان لێ دەڕوا، لە گەنج و لە پیر و لە بەتەمەن، لە منداڵ، بەڕاستی هەمووی دەکوژێ. با خۆمان پارێزین، خەڵکی بە ئێمە نەبێتە قوربانی، با خەڵکی نەکەین بە قوربانی بەهۆی نەخۆشی گواستنەوە و ئازاردانی خەڵکیەوە. قوربانی لە چێ قبوڵە؟ کۆتا خاڵم بەڕێزان ئەوەیە، خوای پەروەردگار لە قورئانە دەفەرمێ وەتل عەلەیهیم نەبە ئەبنەی ئادەمە بالحەق ئذ قەڕەبا قوربانن. نەوەی ئادەم دوو ئەولادن، حتا قیامەت ئەم دوو بەرەیە، جا خوا ڕەحم کات لە بەرە چاکەکە بین و لە ئەولادە خراپەکە نەبین. دوو ئەولادی ئادەم خوا لە سوورەتی ئەلمائیدەدا لە ئاەتی 27 دەفەرمێ قوربانیان کرد. قوربانی بەڕێزان دەزانین لە چێواتە وشەیەکی ئەم قوربانی کوردی خۆمان دەڵێن قوربانی، وشەیەکی قورئانیە. إذ قربا قوربانن، وشەی قوربانی وشەیەکی قورئانیە کە کورد بەکاری دێنێ، زۆر جوانە.
قوربانی لە قوربەوە هاتووە، یعنی خۆنزیکردنەوە لە خوای پەروەردگار. ماڵێک دەکەی بەخێر، حیوانێک سەردەبڕی، پارەیەک دەکەی بەخێر، عیبادەتێک دەکەی، ئەڵێ خوایە لە تۆ نزیک بمەوە. دوو ئەولادی ئادەم سەیری وردی قورئانکەن، ئیذ قەڕەبا قوربانن، یەک عیبادەتیان کردووە، یەک چاکەیان کردووە. بەداخەوە لە هەندێک تەفسیر ئازاری وا دەخوێنێوانە یەکیان ئاژەڵی باشی کردووە، یەکیان گەرمی خراپی کردووە بەخێر بۆیە خوا لێ قبوڵ نەکردووە. ناناوان نییە، سەیری قورئانکەن بە وردی، ئیذ قەڕەبا قوربانن، هەردووشیان لەو ماڵەی کە هەیان بوو جوانترینیان پێشکەش بەخوا کرد. هەردووشیان ماڵەکەیان زۆر چاک بوو، زۆر پاک بوو، بەڵام یەکیان قبوڵ نەبوو، خوا یەکیانی قبوڵ نەکرد. بۆ قبوڵ نەکرا؟ ئەوەی تریان پێوت ئینەما یەتەقەبەل الله من المتقین، خوا قوربانی لە کەسێک قبوڵ دەکا کە متقی بێت. تەقواش چییە؟ پێغەمبەری خوا فەرمووی ئەتەقوا هاهونا، تەقوا شوێنەکەی ئەم ناو دڵەیە. واتە ئەوەیان کە قوربانەکەی خوا بەسەر یادایەوە قبوڵی نەکرد، ناو سینەی پیس بوو. بەماڵ خێری کرد، بەڵام ناو دڵی پڕ بوو لە ڕقوقین، دڵێکی بۆگەن، ناخێکی پیس، حەسوود، بەخیل، چای بە براکەی خۆی هەڵنەدەهات لە خێرا بێ. سوبحان الله، خوا فەرمووی خێری تۆ ڕەت کرایەوە، نامانەوێ. ئەوەی تریان بۆ قبوڵ بوو قوربانیەکەی، چونکە دەروونێکی پاکی هەبوو. براکەی خۆی هەڕەشەی لێکرد، وتی وەڵڵا دەتکوژم، وتی وەڵڵاهی من ئەوە نەتۆم خۆش دەوێت، تۆ برامی، نەک ئامادەنیم بتکوژم، وەڵڵاهی دەستیشم بۆ بێنی من دەست لێ ناکەم و من تۆ ناکوژم. خوا فەرمی قوربانی تۆ قبوڵە. بەڕێزان ئەمڕۆ شەرت نییە هەر حەیوانێک بکەی بە قوربانی وا بزانی بەڕەت خۆل لە ئاو دەرێناوە و بەهەشتی خوات بردەوە. بەخوا لەگەڵ سەربڕینی حیوانی قوربانیەکەدا ئەبێ ئێرەت خاوێن کەیتەوە. جا سەیرێکی ناو دڵ و دەروونت کە ئەگە ئێرەت خاوێن بوو بەرامبەر بە مرۆڤایەتی، بەرامبەر بە خوشک و براکانت، بەرامبەر بە دەوروبەرت، بەرامبەر ئەهلی مزگەوت و بازاڕت، خێری خەڵک لە دڵاوە دەویست، یەقینت هەبێ قوربانیەکەی تۆ قبوڵە، تۆ متەقی. بەخوا سەد سەر حیوان بکەی بە قوربانی، کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە تەمەنی کۆتاییدا لە ئاخر ساڵی ژیانیدا 600 سەر حشتری هێنا، 100 سەری حیوان هێنا. دەفەرمێ 63 بەدەستی خۆی سەربڕی. سبحان الله، پێغەمبەر 63 ساڵ عمری بوو، 63 بەدەستی خۆی سەربڕی. فەرمی عەلی تۆ ئەوانی تر سەر ببڕە. بەڵێ پێغەمبەری خوا خۆی بە عەفیعلی قوربانی کرد، بەڵام پێش ئەوە بە خەڵکیشی فەرموو گەردنی هەمووتان ئازاد بێ. ئەزانی لەگەڵ قوربانیەکەشا ئەو شیعارەیدا لە حەجەت الوداع فەرمی گەردنی هەموو خەڵکی لەلای منەوە ئازاد بێ. تۆش ئەمڕۆ ڕۆژی گەردن ئازادکردنە. خۆ ئەگە قوربانیشت پێ نەکرا خەڵکی مەکە بە قوربانی. خۆ ئەگەر کەسێک غەدرێکی لێکردووی بڵێ خوایە لە پێناوی تۆدا گەردنی ئازاد بێ، جا ئەگە خوا ڕەحمی کرد ئەویش باش بوو لاپەڕەیەکی سپی لە بەینی یەکترا هەڵدەدەینەوە. خوا ئەگەر ئەو باش نەبوو من خوایە ئەجری خۆم لە لای تۆیە، بەوە سوگ نابی، بەوە بەڕێز دەبی و قوربانیەکەشت بەمە لای خوا قبوڵ دەبێ. داواکارم لە خوای پەروەردگار، یا ڕەبی خوای پەروەردگار ئەم نوێژی جەژنی قوربانە لە هەمومان قبوڵ بکەی. یا ڕەبی خوایە ئەم موسڵمانە بەڕێزانە لەم بەرە بەیان و ڕۆژە نوێیەدا ڕوویان کردە ماڵەکانی تۆ، خوایە ماڵی هەموو لایەکمان ئاواکەی یا ئەڵڵا. یا ڕەبی خوایە ماڵەکانمان ئاواکەی لە دەرد و ئافەت و بەڵاو و نەخۆشی هەموو ئەم ئەهلی مزگەوتە، هەموو موسڵمانانی کوردستان، هەموو مرۆڤایەتی خوایە بە دوورکەی. یا ڕەبی خوایە لە هەموو ئافەتێک، لە هەموو بەڵایەک، لە هەموو ناخۆشیەک، لە هەموو نەخۆشیەک خوایە بە دوورمانکەی. یا ڕەبی خوایە ئەم جەژنی قوربانە بکەی بە مایەی خوای پەروەردگار لێ خۆشبوونی گوناهەکانمان. خوایە ئەوانەی کەوا ساڵی ڕابردوو لەگەڵمان بوون و ئێستا لە ژێر خاکان ئەهلی ئیمان و مزگەوت بوون، یا ڕەبی خوایە لێیان خۆش بی. یا ڕەبی خوایە هەر کەسێک لەم بەرە جەژنانەدا لەم ڕۆژەدا دڵبەخەمە، یا ئەرحەم الراحمین دڵی خۆشکەی. یا ڕەبی خوایە هەر کەس نەخۆشە، یا شافی یا ئەڵڵا لەم بەرە بەیانی جەژنی قوربانەدا شیفای نەخۆشی بدەی. یا ڕەبی خوایە هەر کەسێ بە دڵ و دەروونێکی پاک و بە ماڵی حەڵاڵ قوربانی کردووە و ئەو سونەتە گەورەی زیندوو کردوتەوە، یا ڕەبی خوایە دەست بەبا خەڵی خاڵیدا نەکا و بەرەکەت بخەیتە ماڵیەوە. خوایە ئەم دینی ئیسلامە هەر پایدار بێ لە ناوماندا، ئەم برایەتی و خۆشەویستی و جەژنە پیرۆزە هەمیشە بمێنە لە نێوان میلەتی کورد و موسڵماناندا. جەژنتان پیرۆز، گەردنی هەموو لایەکتان ئازاد بێ و گەردنمان ئازادکەن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.